سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکان، چۆنن باشن؟ هیوادارم هەمووتان باش بیت. ئەمڕۆ هاتووین بۆ گوندێکی جیاواز کەویش لە سنووری پارێزگای سلێمانیە. ئەزانن کوێیە؟ گوندی قەرەچەتان لەگەڵمانە بن با بزای مناڵانی ئەم گوندە لە کوێن و بەچیەوە سەرقاڵن و هەنێ گفتوگۆیان لەگەڵا بکەین. فەرموون! چۆنی؟ باشی لێرەوە بڕۆین؟ دە باشە پێشم کەەوە من شارەزانی باو نیش نەبم دەی لەگەڵ ما وەرناوڕێ وەرە جیو هەموو شتێک دەی وەر بەخوانە لەوانەی لێمان بترسن نەزانی ئەم ڕیشەکە ئێ چۆنی؟ ناوت چییە؟ جوانە ماشەڵڵا بەلێمان نەترسن بۆ خۆیان جاکی خۆیان خۆنی مەش بچین بۆ لای مناڵەکان فەرموون ئەزانی خۆشیشەکە بۆ خۆ لەگەڵ هاوڕێکانتان لەناو ئەم باخوشتانە دانیشی چۆنن؟ باشن؟ ئەرێ ئەوە چیتان نەکرد لەم باخە جوانە بێکە و دانیشت بوون؟ یاریمانەکرد. یاری؟ چی یاریەک؟ ئەدی تۆ پێم بڵێ تۆ ناوت چییە؟ ئارۆ لە پۆلی چەندی؟ 6 ئەی هەر بژی دەرچوو بۆ 6 وایە؟ ئەی نمرەی باشی هێنا؟ یعنی لە هەمووانەکانتا باش بووی وایە؟ ئافرین ئارۆ ئەدی تۆ بۆم باسکە یاری چیتان نەکرد لێرە؟ یاری وەلا نوکتەمان خوێندەوە. نوکتە؟ ئەی منیشی وایەتم نوکتەیە زانی؟ ئافرین ئارۆ پێم بڵێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکەن زیاتر چ شتێگەکەن؟ گەنم و جۆ دواترەی فرۆشنەوە؟ سەڵتی چی بوو؟ بەرخ گیان بۆیە نانەزانی بەسەراوە سەیریانەکرد و ناتنە پێشەوە بۆ نامناسن؟ ئێوەیە؟ ئافرین ئارۆگیان ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ مەبەست هەر بشی مەبەستیان لە پۆلی چەندی؟ لە پۆلی 3 ئافرین مەبەست ئێوە زیاتر کاتەکانی خۆتان بەچیەوە خۆتان مەشغوڵەکەن لە دوای پشووی هاوی؟ یاری چی یاریەکەکەن زۆر؟ یاری ڕاکردنەوە. باشە ئەبێ مناڵ بە گەرما بێتە دەرەوە بۆ یاریکردن؟ بۆچی؟
خراپە تووشی نەخۆشیە بێ تووشی سکچول و ڕشانەوە ئەو پەتایە نابێ وایە ئافرین هەر بژی مەبەزیان ئەی تۆ چۆنی باشی ناوت چییە ڕەهان ئەو کوڕێت تەنیشت براتە یان هاوڕێتە بران ئەی هاوار من چەند زیرەکەم یەکسەر زانیم ئێوە بران بڵێ بە چیا زانیم لەبەرەوەی پۆشاکەکان تا وەکو یەکە چاویشتا وەکو یەکە وایە ڕان لە پۆلی چەنی لە پۆلی 2 حەزت لە قوتابخانەیە زۆریان کەم ئافەری کەواتە بێ بە باشی وانەکانم خوێنی بۆ ئەوی لە قوتابخانە سەرکەوتوبی باشە ئافەرین ئەی تۆ چۆنی ناوت چییە ڕۆمان باشە تۆ لە پۆلی چەنی لە پۆلی 2 تۆش ئێوە دوانن بەڕاستیتە ئەیەوەر سریەوە و ڕیانەمان کەنەوانە دوانان تەمەند درێژ بن کاتان لە کامتان گەورەترن تۆ چەند دەقە لەو گەورەتری دەدەقە ئەی ماشەڵڵە سوپاس بۆ خوا یاخوا هەر ئاوە تەمەند درێژ و لەش ساغ بن بێکەوە باشە ئافەرین باشە کاتان گۆرانێکی خۆشم بۆڵێ تۆ ئەو ڕژێسیتە سەر دیوە گۆرانیڵە گۆرانی ئەدی گۆرانێکی مناڵانی خۆشم بۆ بڵێ دەی کامتان هۆراوەیەکی مەکتەب یان گۆرانێکی خۆشم بۆڵێ شعری مەکتەبەزان دەی بۆم بڵێ نەورۆز دەما بەهارە خۆشی بۆ گوند و شارە بولبولگەی بۆ مڕادی لە خوێنێ بە ئاساتی بولبولگەی بە مڕادی بیرە چۆوە کێشە نییە منیش چارچاراوەشتم بیرە چێتەوە زۆر باشە ئافەری بەڕاستی من زۆر دڵخۆشم لەگەڵەوەی ئازا ناوڕێکانم باشە ئێوە دانیشن بۆ خۆتا خەریکی یاریەکانی خۆتان بن منیشە چم ناو ئەوەیە کاگەڕم باشە کاتێکی خۆش خۆتان لەگەڵ وەحافیز لە دەنگی مناڵە وابزان ئەو ماڵی پشتمانەوەە ئەوەی سەرۆ لەگەڵ ما بن با بچین بزای مناڵی لێە فەر ئەو ماڵێ وەرن لە کام دەرگایان بین دوو دەرگایانەیە دەرگا گەورەکە پچکۆلەکە وەر با بچینەوێ ماڵەکە ئەی چی لێ ماڵەکە چۆنن باشن ئەی ئەوار ئەی کە جوان بێکەوە زانی تۆ ناوت چییە دێنی ئەی تۆ دێنی و دیما ئەی تۆ ڕۆژیار ئافەری دێنی تۆ لە پۆلی چەنی دەرچم بۆ پۆلی بۆ پۆلی چەند ئافەرین ئەی تۆ دەرچم بۆ پۆلی 6 ئێوە هاوڕێ یەکترین یان خوشکن خوشکن ئەی چۆن هەردووتان لە پۆلی 6 دوانن ئەیاوان ئەسانی لەم گوندە ئێوەیە دوانەیەکی تریشی تایە دوو کوڕ بوون برا بوون وایە دوانەی زۆر تیا ئەم گوندە چەند 1 2 3 4 5 6 7 8 ئەی ئافرین هەر بژین ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی 5 باشە ئێوە چی یەکترین سیانەتان هاوڕێ یەکترین ئەی باشە چیتان نەکرد لێرە یاری جۆلانیمانە کرد یاری جۆلانەیە ئەی ئافرین هەر بژین باشە ئەی ئەو دوو کوڕە چیتە نادی وەرنە لامەوە ئەی تۆ ناوە چییە ڕێدیار ئەی تۆ لاوین ئافرین ڕێدیار لە پۆلی چەنی دەرچووی بۆ 3 هەر بژی ئەی تۆ لە قوتابخانەی ئێستا نەچووی ئێشتا بچکۆلانێ وایە ساڵێکی ترە چیتە قوتابخانە ئەی گەزوان و ڕووخۆشە ئافرین هەر بژی باشە پێم بڵێن ئێوە ئەوە هەمیشە هاوڕێتیتان خۆشە ئەی لە قوتابخانە لێ قوتابخانەن ئەی باشە لە قوتابخانە مناڵە بێ شەڕکا لەگەڵ یەکتری ئەی ئەبێ هەمیشە چی بکە تەبابێ لەگەڵ یەکتری هەمیشە یاری بکەن لەگەڵ یەکتری وایە ئافرین ئادی کامتان نەزان گۆرانێکی خۆشم بۆ بڵێن
یان هۆراوەیەکی قوتابخانەکە خوێند بێتان نازانن ئەدی هەمووتان بێکەوە بڵێن زیتەڵا بەخێر بێی بۆ قەرەچەتان ئافرین هەر بژین من زۆر دڵخۆشم بەناسینیەوە ئەزانی ئەیەوە زۆر سوپاسان دەکەم بۆ هیوای بکە هەمیشە ئاوا دڵخۆش بن و خەریکی یاری بن باشە ئێستا ئێوە بۆ خۆتان یاری بکەن منیشە چم بۆ ناو گوندەکەتان نەگەڕێم باش زۆر سوپاس خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ ئێوەش پاڵم پێوەنە نوکو بکەومە خوارەوە جۆلانێ جۆلانێ ئافرین کە خۆشە چۆنن باشن ئەوە چیتان نەکرد لەو سێبەرە خۆشە دانیشت بوو دانیشت بوون چیرۆکتان بۆ یەکترێ گێڕایوەیان باسی ژیانی خۆتان بۆ یەکترێ کرد ئەدی پێم بڵێ تۆ ناوت چییە؟ بەهەشت وی لەو ناوە خۆشە ئەڵڵا بەهەشت لە پۆلی چەندی؟ دەرەچی بۆ چەند؟ چوار ئەی ئافرین باشت باشە تۆ لە قوتابخانە لەوانەکان تا باشی حەزت لە چوانەیەکە زۆر کوردی ئێکەواتە بێ هۆراوەی کوردی باشیش لەبەر بێوە نیە ئێستا چم بۆ لای هاوڕێکانەکە هاتمەوە هۆراوەیەکی خۆشم بۆ بڵێ باش ئافرین تۆ چۆنی ناوت چییە؟ ژیوار ئەو جلە جوانانە چییە لەبەرتە؟ چی پێڵێن ئەو جلانە؟ جلی کوردی باشە تۆ جلی کوردی زوو لەبەرەکەی بۆ نەورۆزایش لەبەریەکەی ئافرین هەر بژیت ئەی تۆ چۆنی باشم ناو چییە؟ سارینا لە پۆلی چەندی؟ دەرچووی بۆ پێنج ئافرین سارینا منەزان تۆ حەزت لە چ ڕەنگێکە ڕەنگی سوور وایە بڵێ بە چی ئازانی دەی بڵێ بە چی ئازانی ئەو بۆ ئافرین بۆ شتە سوورەی بەرە ئافرین سارینا باشە ئێوە لە قوتابخانەکە هاتنەوە هاوکاری خێزانەکانتانەکە لە کاروباری ناوماڵە چی ئەەکەی بۆ نمونە پۆشاکەکانی قوتابخانە و هەر ئەوە فڕەی بکاتیتەوە بێ مناڵ چی لێ بکە ئەبێ جوان کۆی کاتەوە ئافرین ئەی پێڵاو و گۆرەوەکانی ئەبێ گۆرەوەکانی پشوات و کاڵەکانیشی هەر پشوە ئافرین ئەی باشە چی بەو مناڵە ناڵێ کە گوێ بە پاک و خاوێنی ماڵە و قوتابخانەیان نایە پێیان بڵێ هاوکاری خێزانەکانتان کەن و نەکەن هەرگیز پیس و پۆخەڵ بن باشە ئافرین کەسان وەراوە بۆ ناڵێن ئێستا دە باشە لە بری ئەوە هەمووتان بەدەنگی بەرز بڵێن زیتەڵا بەخێر بێی بۆ گوندی قەرەچەتان یەک دوو سێ زیتەڵا بەخێر زۆر سپاس من زۆر دڵخۆشم بەناسی نێوە ئەزانی زۆر سپاس من نەچم هاوڕەکانی تردان بەسەرەکەمەوە خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ ئەو مامەیەش ببینین و هەنێ گفتوگوێ لەگەڵا بکەین سڵاو لێ بێ مامەگیان چۆنی دام باسە چۆن تۆ باشی زۆر سپاس دەکەم خۆش بیاخوا ئەحواڵت چۆنە باشی وەرگانم ماما ئەرێ پرسیارێک تو خەڵکی ئێرەی وایە ئەی سەرەتا پێم بڵێ ناوت چییە؟ نەجمەدین مام نەجمەدین چۆنی؟ باشی بەخێر بن نەناسی؟ بینیم لە تەلەڤیزۆن ڕاستەکەیتەوە مزی تەڵم ئەوەی کە ماوەی مناڵانی کورساتم بەخێر بنێ سەرچاوم مام نەجمەدین گیان باشە ئەتوانی پێم بڵێ واتای گوندی قەرەچتان یعنی چی؟ قەرەچەتان دووسێ بۆچوونی هەیە قەرەچەتان یەکێک پێڵە قەرە یعنی ڕەش شەتە یعنی دزەکان بەس ئەو بۆچوونەشەیە بۆچوونی کەشەیە پێڵان قەرەچەتان لە وەختی خۆی لە ئەشکانیەکان و لە ئێران و هاتوون بە پێی شوێنەواری زۆرمان هەیە ساسانیەکان و مێژووی کۆنیان هەیە 2000 ساڵ پێش ئێستا پێشی ئیسلاموانە هەیە شوێنەواری زۆرمان هەیە تر ئەم دووسێ بۆچوونە هەیە شوێنەی یەکێکەش پێڵە تەلی ڕەش تەلی ڕەش یعنی سیاجێکی ڕەش بە چواردەوری دیەکە هاتوو پێڵن بەو شێوانە پێڵان قەرەچەتان واتە ناوی زۆرە وایە
زۆر باشە ئەی باشە ئەم گوندە لەگەڵ گەرمای هاوی ناچۆنە وڵا گەرمە گەرمە بەرەو ڕۆژە دایم تر بۆ زستان خۆشەوە بەس بۆ هاینان تۆزە گەرمترە ئەی ئاوتان چۆنە ئاو لەگەڵ ئاوا چۆن وڵی ئەم ساڵ تۆزێ بێ ئاویە بێ ئاوە ئەم ساڵ بیرەکانمان خەریکە لە کەم بوون ئەی باشە ئەم ناوە سەرچاوی ئاوی لێیە وڵا زیاتر ئاوی ژەرزەویە بیرە ئەم بیرە کاریێزووکانی نییە ئێرە کەم هەمانە بەو گردەوە بەرەو خالی باخچەکانە ئەوەوە لە خوارترە لە خوارتر باشە مام نەجبەدینەوە بچی بەرەوچوە مناڵە بینین وڵا ئەوە ئەیترا و ماڵانەوە لێتی و ماڵی کە لەوێ لێتی و ئەو مناڵن لە ویاداریشون ئێدە با بچین سەریان بێت من زۆر دڵخۆشم بەناسیینە مام نەجبەدین زۆر سپاسەکەم خواحافیز لەگەڵ خواحافیز بەڕاستی مام نەجمەدین زانیاری باشی هاینێ زانیاری زۆر باشی لابوو لەسەر واتای ناوی گوندەکە بۆیە من زۆر سپاسیەکەم وتیشی لەو سەرەوە مناڵی لێم چن چاوپێکەوتنیان لەگەڵاکەن با بڕی ئەو یاریشەکە نەزانی پەتەکایەکە جۆم لەوەیاڵێ پەتەکایەکە یەکایەکە پەتەکا دووە سی و دووە وایە هەر لە خۆش مۆشتەڵێ بەبێ دەنجی بڕووین یاریەکەیان لێ تەکنەی دەی نەوە و نۆیە سەودەیە چۆنن ئەیاوەرگە جوانن ئەیاوەر چۆنن باشن ئەوە چیتان نەکرد لێرە یاری چی یاریەک یاری چۆنی باش باشی ناو چییە یوسف یوسف ئافرین یوسف چوویتە قوتابخانە لە پۆلی چەنی دەرچی بۆ دوو ئەی ئافرین حەزت لە قوتابخانەیان حەزەکەیە لە ماڵەوە بخەویت و نان بخۆیت و پاڵ بیتەوە ئەی ئافرین ئەی حەزەکەی کە گەورە بووی بی بەچی مهندس ئەی ئافرین بۆی خزمەتی گوندەکەی خۆتان بکەی وایە ئافرین نەربژی ئەی تۆ چۆنی باشی ناوت چییە ناوت چییە تەمەن چوویتە قوتابخانە حەزت لە قوتابخانەیە ئافرین دابێ میوە زۆر بخۆی خواردن زۆر بخۆی بۆی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە ئافرین هەربژی ئەی تۆ چۆنی باشی ناوت چییە دیدەن ئافرین دیدەن لە پۆلی چەنی لە پۆلی دوو ئافرین دیدەن باشە چوویتە قوتابخانە بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی دوو وایە ئافرین دیدەن باشە ئێوە ئێستا چیتان نەکرد لێرە یاری چی خولانەوە یاریەکەتان بیر چۆوە خۆش بۆ یاریە ئافرین ئەی تۆ من نەناسی من ناوم چییە ئافرین هەربژی دیدەنگیان چۆنی باشی ناو چییە دەروون ئافرین دەروون چیتە قوتابخانە لە پۆلی چەنی ناو پۆلیس لە پۆلی سێ ڕاستەکە چۆتە قوتابخانە نەچۆتە قوتابخانە بەڵام حەزت لێ بچیتە قوتابخانە وایە ئەزانیە بێ چی بکەی ئەبێ شەوان زوو بخەوی بانیان زوو وەستی خواردن و میوە زۆر بخۆی بۆی وەکو هاوڕێکانە بچیتە قوتابخانە باشە ئەوش خوشکی توێ و پچکۆ لە جوانە ناوت چییە دەریا چۆنی باشی تۆ کێوکێ خوشکی توێ لێرە ئەمە خوشکتە چیتر ئەویش چیتر هەمویان نەخۆشەوێ ئێوە شەڕەکەن بێکەوە نابێ شەرکان وایە مناڵڵا بێ شەرکان لەگەڵ خوشکەکانیا لەگەڵ براکانیا بێ هەرچی بکەن یاری بکەن باشە ئافرین ئەی تۆ چۆنی باشی ناو چییە هەناری ترشیان شیرین ئەی هەناری سووریان سپی ئافرین هەنار لە پۆلی چەنی دەرچوو بۆ پۆلی 5 ئەی ئافرین هەنار باشە لە گوندەکەی ئێوە پەلەوەر و شتی وا بەخێوەکەن چ شتێک زۆر بەخێوەکەن نا پەلەوەر مریشک و قازوشت ئەی باشە بەشی ئەوواکات بیفرۆشنەوە بە خەڵکی شاریش باشە تو هێلکا خۆی هێلکە سوودی یان زیان بۆ مرۆڤ
سوودی ئافرین هێلکە هەمووی پرۆتینە بۆیە پێویستە ئێمە ڕۆژانە هێلکە بخۆین باشە؟ ئافرین ئەی تۆ چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناو چییە؟ دنیا دنیا ئافرین دنیا لە پۆلی چەنی؟ دەرچوون بۆ سێ دەرچووی بۆ سێ؟ بەڵێ ئافرین دنیا تۆ لە کاروباری گوندەکەیە بۆ نمونە کشت و کاڵکردن و ئەوانە هاوکاری خێزانەکەوەکەی؟ بەڵێ ئەزانی دار ئاوبەی؟ بەڵێ داریش ئاوەیەی؟ بەڵێ ئافرین هەر بشی منیشە زام داراو بە بڵێ چۆن سۆندەکە خەیتە سەر زەویەکە دواتر هەتا دارەکە ئاوەخوا دواتر سۆندەکە گوێزیتەوە وایە؟ ئافرین ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ شایستە؟ چۆنی؟ لە پۆلی چەنی؟ دەرچووی بۆ سێ؟ ئافرین شایستە؟ باشە پێم بڵێ ئێوە لە گوندەکەتانە ئاژەڵ بەخێوەکەن؟ چ ئاژەڵێک زۆر بەخێوەکەن؟ مانگا ئەی مەڕوو بزن من بەخێی ناکەم ئێوە مانگاتان هەیە؟ زۆر زلە؟ هەندێکیان بچووکن ئەگەر بێ مانگام نەخوا؟ نامخوا؟ یعنی فەقیرە مانگا وایە؟ ئەی باشە چی لە بەرهەمی شیرەکەیەکەن؟ ئەیکەین بە ماست و هەندێک دێن بە مناڵە بچووکەکان ئەی خۆی ئافرین خۆشە بێبی خۆی لەبەرەوەی سوودی زۆرە شیر باشە؟ ئافرین ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ چۆڤین تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ؟ ئافرین چۆڤین باشە پێم بڵێ تۆ لەگەڵ کێچی بۆ قوتابخانە؟ لەگەڵ مناڵانە لەگەڵ ئەم هاوڕێیانەتە؟ ئەی باشە قوتابخانەکەتان دوورە لێتانەوە؟ تۆزێ ئەی باشە کاچەم بۆ قوتابخانە بەڕاکردن ئەڕۆنیان بێواشی؟ بێواشی ئەی مناڵەگەر بەڕاکردن بڕوا بۆ قوتابخانە کارێکی ڕاستیان هەڵێ؟ هەڵێ بۆچی؟ لەبەرەوەی ئەکەی لەبەر ئەوەی ڕەنگە بکەوی ئافرین باشە کاتانە توان گۆرانێکم بۆ بڵێن تۆ ئەدی هەسە وەرێرەوە ئافرین دێ گۆرانێکم بۆ بڵێن ئێمە منداڵی کوردین هەرچەم بچکۆلە وردین خۆشمان دەوێت نیشتیمان ئەی پارێزی مکتەماین کوردستانم ئاوایە باشی سەر دنیا نەخشم کێشاوە لەسەر تەختە دیواری دەفتەر مای شانازیمانە خۆشی بەختیاریم تاقی هەموو جیامزان کە کوردستان دانیش خۆشی ژیانوانە نیشتانی نیشتیمانی کوردمانە شار و دێهات و کە ژینگەلی کوردی تیا دژی بژی کوردستانە تا ئەتپارێزی وەک چاومان خۆشمان دەوێت پڕ بەدڵ ئافرین هەر بشی یەکسە پڕقامی بۆ لێبەر زۆر دڵخۆشم بەناسینیە وازانن دەبۆ خۆتان وەرنەوەی یاریەکەتان بکەن دەی ئافرین چۆنن؟ باشن؟ زۆر سپاس تۆ ناوت چییە؟ ناوم ئارێزەیە کێ؟ ئارێزە ئەی لەو ناوە خۆشە ئارێزە ئەی تۆ ناوت چییە؟ ئایندە ئارێزە بەڵێ لە پۆلی چەند؟ لە پۆلی شەش؟ بەڵێ ئەی ئافرین ئەی تۆ ئایندە لە پۆلی چوارم لە پۆلی چواری؟ کەواتە تۆ خوشکی گەورەی ئەوی وایە؟ بەڵێ ئافرین باشە پێم بڵێن ئەم جلە جوانانە چییە لە بەرتانە؟ جلی کوردیە لەبەر ئەوەی زانیتان منیان بۆ گوندەکەتان بۆ ئەم جلە جوانانەتان لەبەر کرد؟ باشە ئێوە حەستان لە جلی کوردیە؟ چ کاتێک جلی کوردی زۆر لەبەرەکەن؟ نەورۆز؟ ئافرین باشە ئاریزە پێم بڵێ لە گوندەکەی ئەو قوتابخانە تا پۆلی چەندی تایە؟ تاوەکو شەشی سەرەتایی؟ باشە ئەگەر دەرچن بۆ پۆلی حەوت چیەکەن؟ ئەڕۆین بۆ پیرەمەگرون بە پاس بۆ پیرەمەگرون؟ بەڵێ بە پاس؟ دە باشە با من پرسیارێ لە ئایدە بکەم لەسەر پاس ئایدا باشە مناڵکە بە پاسیان بە تەکسیات و چۆی کرد ئەبێ سەری بێنێتە دەرەوە لە پاسەکە؟ نەخێر بۆ؟ ئاخر ئەگە سارە بەلایەوە نابێ ئافرین لەبەرەوەی ڕەنگە تووشی ڕووداویات و چۆبی وایە؟ باشە پێم بڵێن ئاریزە ئەم باخە جوانەی کە ئێوە هاتانە لەم ماڵەیە هی خۆتانە وایە؟ باشە تۆ خزمەتێکەی؟ چیەکەی؟ پاکەکەی بێکەوە؟ ئێ ئەی هاوڕێکانتان نییە بۆلاتان؟
ئێشەوان لەکوێ خەون سەربانیان لە ژوورەوە لە ژوورەوە وەچی بوو سەڵتە ئەوە سەگا ئێمەخوا نەمەخوا ماڵیە بەڵێ هی خۆتانە بەڵێ باشە ئاریزت پێم بڵێ مناڵ ئەبێ بەرد بگرێتە سەگ و پشیلە و ئەو ئاژەڵانە نەخێر بۆ حەزێتیانە بێت ئافرین دە باشە پێم بڵێ لێرە ئاژەڵی کێوی زۆر لێ وەکو بەراز و ڕێوی و ئەو شتانە بەڵێ ئەی باشە ڕاوکردنی ئەوانە کارێکی هەڵەیە یان ڕاستە هەڵەیە هەڵەیە بەڵێ بۆچی لەبەرەوەی گوناحباری بیان کوژیت ئافرین گوناحە باشە ئەی دەی تۆ پێم بڵێ بڕینەوەی دار و درەخت و سەوزایی کارێکی ڕاستیان هەڵەیە هەڵەیە بۆچی لەبەرەوەی سەوزایی جوانە لەبەرەوەی سەوزایی جوانە ژینگەکەمان جوانەکە ئاو هەوامان پاک و خاوێر ڕاگرێ وایە ئافرین باشەی پێم بڵێن دڵخۆش بوون باتنی من بۆ ئێرە بەڵێ زۆریەکە زۆر منیش زۆر دڵخۆش بووم بە ناسینی ئێوە باشە ئەی کاتان شتێکم پێشکەشەکەن من ئەدی شتێکم پێشکەشکە تێدێ بچین بۆ لادێ بۆ سەیری باخ و درێ با پیرە کچێکی لایە زیرە لای باپی هیوانە لای بابیرە هاوڕێی مەڕووگا کۆلی کاتۆلی ئافرین باشە ئەو فلم کارتۆنە و لێکۆ بینیوە تۆ لەسەر شاشەی کورسات وایە تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی ئەی تۆ بەڵێ ئافرین لە بری ئەوەی کە خۆتان مەشغوڵکەن بە ئایپاد و تابلێت و شتانەوە سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە من زۆر دڵخۆشم بەناسینیەوە زۆر سپاس کاتم گرتن بەڕاستی زۆر دڵخۆشم بە میوانداریە جوانەی ئێوە هەمیشە ئاوا بتان بینم بە دڵخۆشی زۆر سپاس بۆ ئێوە خوا حافیز خواتان لەگەڵ خوا حافیز جوانن باشی ناوت چییە؟ سارا ئەی لە سارایکان ئێو کچە جوانە ناوی چییە؟ جوانی ناوت چییە؟ ئەی شەرمەکە ئاواکە باشە پێم بڵێ ئەوە ئێوە چن بۆ کوێ چن بۆ پیاسە؟ حەسان لە پیاسەیە؟ ئەی من نەخۆشەوەیە؟ منیش تۆم زۆر خۆشەوێ ئەویشم خۆشەوێ ئێوە حەسان لێیە سەیری تەلەڤیزۆکەن و فیلم کارتۆن ببینن دە باشەی تر بیرتان نەچێ هەموو ڕۆژێ سەعات 5 تا سەعات 6 سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە؟ ئافرین دەبڕۆنەوە بۆ ماڵەوە بە عەقڵی باشە؟ خوا حەفیز خواتان لەگەڵ مناڵە عەزیزەکانی هاوڕێم من ئەمڕۆ لە گوندی قەرەچەتان زۆر دڵخۆش بووم لەبەرەوەی سروشتێکی جوانی هەیە کۆمەڵێ مناڵی زۆر ژیر و زۆر قسەزانی لێبوو بەو هیوایم کە دەرفەت هەبێت و بتوانم سەردانی گوندەکانی تری کوردستان بکەم هەتا گوندێکی تر و گەشتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ